لە سلێمانیەوە داوا دەکرێت موچەی فەرمانبەران بگەڕێتەوە بەغداد و ڕاستەوخۆ لە حکوومەتی عێراق وەری بگرن. ئەم داواکاریە هەرچەندە تازە نییە، بەڵام باسکردنەوەی لەم کاتەدا جیاوازە و پەیوەندی بۆ دەستکاریکردنی پرۆژە یاسای بودجەوە هەیە کە تێیدا ڕێگە دەدات هەر پارێزگایەکی هەرێم ناڕازی بوو لە وەرگرتنی بەشە بودجەی خۆی دەتوانێت باز بەسەر حکوومەتی هەرێمدا بدات و ڕاستەوخۆ شایستەدارەکانی لە بەغدادەوە وەربگرێت. ئەمە داواکاری فراکسیۆنی یەکێتی بوو، هەرچەندە لەسەرما پارتی ڕخنەی توندی لە یەکێتی گرت و ڕایگەیان مامەڵەی ڕاستەوخۆی پارێزگایەک لەگەڵ بەغداد بچووکردنەوەی قەوارەی هەرێمە. بەڕێزان سەرجەم مامۆستایان و فەرمانبەران، ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، ڕای گشتی عێراقی لایکە شاراوە نیە ئەو ستەمکاریە بەردەوامەی حکوومەتی هەرێم پیادەی کردووە دژی فەرمانبەرانی مەدەنی و مامۆستایان لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا کە خۆی دەبینێتەوە لە پاشەکەوتی زۆرە ملێ و لەدانی موچە و ڕاگررتنی پلە بەرزکردنەوە و لێبڕینی موچە بە بەرچاوی پەرلەمان و دەسەڵاتی دادوەریەوە. لە ئەنجامدا 12 موچەی تەواو نەدراوە، 34 موچەی پاشەکەوت کرا و بە ڕێژەی جیاواز، لێبڕین بە ڕێژەی لە 121 لە چەندین مانگ و دواخستنی مەبەزداری موچە. ئێمە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی مەدەنی ڕای دەگەیەنین کە یەکەم فۆرمێکی ئەلکترۆنی ئەکتیڤ و چالاک ئەکەین لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ڕاپرسی دەربارەی ڕاستە و خۆ دابەشکردنی موچە لەلایەن بەغداوە یا دابەشکردنی موچە لە ژێر چاودێری بەغدادە. دووهەم سوپاسی زۆربەی ئەندامانی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەین کە پێشنیاری گەڕانەوەی پاشەکەوتی موچە نەدراوەکان خستە یادی هەمووان و کاریان بۆ کرد. گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکان و نەدراوەکان و لێبڕینەکان و دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە بەرپرسیارەتێکی هاوبەشی نێوان هەردوو حکوومەتە. حکوومەتی هەرێم کاری نایاسایی ئەنجام داوە، حکوومەتی فیدراالیش ئاگادار بووە. چوارەم داواکارین لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕۆژی دەنگدان لەسەر بودجەی عێراق ڕەچاوی بەرژەوەندی مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی بکەن، دابەشکردنی ڕاستە و خۆی موچە بکەنە بڕگەیەکی بودجەی عێراق، هەتا چیتر دابەشکردنی موچە ئاسەنگی بۆ دروست نەبێت و هیچ متمانەیەک بە حکوومەتی هەرێم و وەزارەتی داراییەکەی نەماوە و دەستێکی ئەمین نەبوون و نابن لە دابەشکردنی موچەی مانگانەی مامۆستایان و فەرمانبەراندا. هەروەها هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێم بە پێی دەستوری عێراق هەمان ماف و ئیمتیازی هەیە، ناکرێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەچاوی ئەوە نەکات. ئێمە لە 2017 ئەو کاتێک کە خۆپیشاندانێکی چڕ هەبوو و تونند و توژی تێکە و لەگەڵ لیژنەیەکی تایبەتی UN لەسەر ئاستی باڵا کە هاتبوونە سلێمانی بە تایبەتی لەگەڵ مامۆسایانی زانکۆوەک و ئێمە لەگەڵ مامۆسایانی پەروەردەش بە جیاکۆ بوونەوە. ئەو کاتش پێمان وابوو کە ئەکرێ لە مەرکەزەوە وەکو چۆنەڵی خاوەن هێز، چونکە هەندێک گۆڕانکاری پێویستی بە هێزە، ئەکرێ گۆڕانکاریەکان لەوەیەوە بێ و ئەو کاتە پرۆژێکمان پێشکەش کردبوو بۆ پاکردنەوەی لیستی موچە خۆران، چونکە کێشەی بەغا لەوەیە بوو کە بمبورن ئەو کاتایان و بۆیە بودجەنانێرین لەبەرەوەی لیستی موچە خۆران پاک نییە. بۆیە هەمیشە پێمان وا بووە کە لە ناوەندەوە ئەکرێ هێزێکی فشار هەبێ بۆ گۆڕانکاری یا بۆ گەڕانەوەی ئەو مافانی کە زەوت کراوە لە لایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانەوە. بۆیە مەبەستم ئەوە بوو کە هەوڵەکە یان بیرۆکەکان کۆنا و هەمیشە پێمان وا بووە کە ئەکرێ لە ناوەندەوە گۆڕانکاری بکرێت. جەنابتان وەکو مامۆستایانی زانکۆ ئەمڕۆ لێرە ئامادە بوون بە شێوەیەکی گشتی هەم خۆت هەم مامۆستایانی هاوڕێت هاوکارەکانتان تا ئێستا دەتوانین بڵین چەندێک موچەتان خوراوە، چەندێک پارەتان لای حکوومەت؟ تقریباً بە کۆی گشتی ئەکاتە 30 موچە بە کۆی گشتی، ئەوانەی بە شێوەی پچڕ کە لێت پاشەکەوت کراوە و ئەو موچە تەواوانەی کە نەدراوە نزیکەی 30 موچەیە. ئێمە ساڵی پارکە لەگەڵ UN دانیشتین سەریان سوڕما بەڕاستی کە چۆن لە ماوەی 8 ساڵە هاوڵاتیەک بەرگەی ئەواگرێ کە 30 موچەی پێ نەدرێ، ئەوە سەرباری ئەوەی کە 8 ساڵیشە لە بەرزکردنەوە وەستاوە.
فەرمانبەرانی سلێمانی تەنها بەوەڕازینین موچەکانیان لە بەغداوە بێت بەڵکو داوای گەڕانەوەی پاشەکەوتی موچەکانیشیان دەکەن ئەمەش یەکێکی دیکەیە لە خاڵە زیادکراوەکانی بوجا بەڵام هێشتا پەسەند نەکراوە. هەرچەندە ئەم گەڕانەوەی پاشەکەوتی موچەیە بە ڕێژەی لە سەدادا خاوەنی زۆرە و هەریەکە لە نەوەی و یەکێتی و یەگرتو خۆیان بە ئەندازێری گەڕانەوەی پاشەکەوت دەزانن بەڵام ڕەخنەیەکی دیکەش هەیە دەڵێت ئەو خاڵە جێبەجێ ناکرێت و واقعی نییە. لایەنی تایبەتمەند بەم بابەتەوە وەزارەتی دارایی هەرێمە کە ئەویش دەڵێت ناتوانن ئەو لە سەدا دەیدانراوە جێبەجێ بکەن چونکە ئەوان دەڵێن هیچ بودجەیەک بۆ پاشەکەوت داننراوە. بەنسبەتی پاشەکەوتی موچە پاشەکەوتی موچە لەبەر ئەوەی بەداخەوە داخلی مزایداتی سیاسی بووە هەر کەسێ داخلی کردووە خۆزگە بیریشی بووە وازی لە مزایدەکە بێنە تەخسیساتەکەشی بۆ بکردایە یعنی ئەگەر تۆ هاتووی لە هەر کەسێک هەوڵ با بۆ ئەوەی پاشەکەوتی موچە بگەڕێنێتەوە وەڵی من بۆ خۆم دەستی ماجەکەم بەڵام کە تۆ مقتەرەحێگەکەی دووسراوە بەبێ پارە چۆن ئەبێتەوە پارە چۆن دەفعەکەی ئێستا هەر بەسەر پێی کە سێریکەی ئەمە لەگەڵ ئەم پارەیە کە تۆ هیچی بۆ دیاری نەکردووە هیچ ڕقەمێکی بچووکیشی لە بودجەی هەرێم زیان نەکردووە ئەیهێنیت لەگەڵ ئەوەی TBI بە هەردووکی بمانگانە ڕەگە بچێتە 170-180 میلیارد دینار ئەم 170-180 میلیارد دینارە کە تۆ وەکو چۆن ئەڵێ بە کورداوی ناسکە پیاوەتی پێوەکەیت و فڕێ ئەی چۆن دەفعەکەی چۆن بیر لەواکەی تۆ مەشاکلی هەرێم چۆن چارەسەرەکەی پاشەکەوتی موچە حەقە حکومەتی هەرێم هەنگاوی بۆ ناوە یەکەم هەنگاو ئەوە بووجارێ لە ئەمانات دەریهێنا کردی بە قەرز لەسەر حکومەت بۆچی چونکە پلانی هەیە ئەم قەرزە باتەوە پلانەکەی ئێمە چی بوو بۆ لەسەر پاشەکەوتی موچە ئەوەیە لە فەقرێکیشە لێرە نووسراوە کە التزاماتی طرفین تصفیه کرد ل التزاماتی طرفین ل 2004 بۆ 22 ئێمە پێمان وایە لە 2013 بەدواوە ئەوەی کە موچەی بۆ وەزەفەکانی ئێمە ناردووە لە کاتێکا بۆ موسڵێنار حکومەتی فیدرالی بووە پێمان وایە لەو تەسویەی کە ئێمە ئەیکەین و پێویستیشە بیکەین و بە پێی قانونی بودجەی پرۆژە یاسای بودجەش فەرزە لەسەر هەردوو لەمان بیکەین ئەو پارەیە بگەڕێتەوە تەمەناکەم هەمووی وابێ بە یەک جار بتوانین ئێمە بە مۆڵ هەمووی بینەوە دەک بە لە سا دەورە سا بیستیش بەڵام ئەمانە خۆزگە هەموو لایەک لە مزایداتی سیاسی دەرەچوو خۆزگە هەمومان مەبەستی سەرەکی بان یا هەممی گرنگمان ئەوە بوو ئێمە چۆن خزمەت بە وڵاتەکەی خۆمان بکەین. یەکگرتووی ئیسلامی کوردستان گومانی لاقسەکانی وەزیری دارایی هەرێم هەیە و با پێچەوانەوە دەڵێت دەتوانن لەو بودجەی بەغداد دەینێرێت مانگانە لە سەدادەی پاشەکەوت بگەڕێنەوە. بەڕێز وەزیری دارایی هەرێم بەچی قانونێک ئێوە تەقاعودی ئەدەن بە خانەنشینانی هەرێمی کوردستان فەرموو من و تۆ بین لە دیبەیتێکی قانونیا قسە بکەین پێم بڵێ تەحەداتەکەم بەچی قانونێک تۆ تەقاعودی ئەدەی لە هەرێمی کوردستان تۆ بە قانونێکی کۆنی باتڵکراوی عێراق ئەیدەی قانونێکە لە عێراقا باتڵ بۆ تۆ چۆن ئیشی پێەکەی ئێستا لە عێراقا قانونی تەقاعودی موحەد هەیە کەمترین تەقاعود لە عێراقا 400,000 و 500,000 لای جەناب 200,000 بە ئارەزووشتان بە بێ قانون لە 180 موچەی ئیسمیە دەی بە خەڵک کە تەقاعود دەبێ ئەو لە 180 تەواوی موچەکەی پێدا ئەوان لە مکافەئەی کۆتایی خزمەت 12 موچەی کامل ئەدەن فەورەن بەدەست ئەو موچەخۆرەوە کە تەقاعود دەبێ ئێوە لێرە لە 180 نازانم چی شەژمانی پێدەن ئەمانە هەموو یەکەن بەچی یاسایەک یەتە سەرەوەی لە سادەی پاشەکەوتی موچە بگێڕیتەوە ئەڵێ وەڵام من تەخسیسی مالی نییە لەکوێ بیەم ئەی تۆ موازنەت نییە ئەسڵەن تەخسیسی مالی لای تۆ یعنی چی کە تۆ موازنەت نییە فەرموو بڕۆ موازنە دانێ ئێمە شەڕی ئەم بودجەیەکەین لە بەغدا بۆی خەڵکی هەرێم باش بژی بۆی تەقاعودەکان و خانەنشینەکان و ئەم زیندانە سیاسیانە و سەدان چینی تری وەکو ئەمانە بە حورمەتەوە وەکو خەڵکی عێراق بژین تۆ پارەی بنزینەکە دەبڵە هەموو خزمەت گوزاریەکانت دەبڵە پارەی کارەبا نازانم 100 بەرامبەر زیاکەی بە یەک جار بەبێ بڕیار بەبێ قانون بەبێ هیچ
لەبارەی گەڕانەوەی پاشەکەوتی موچەوە شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق لە پشکی پارتی دەڵێت بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێم هەنگاوی کرداریان ناوە. جێگیری سەرۆکی پەرلەمان دەڵێت داوای 1 تریلیۆن و 200 میلیارد دینارمان کردووە بۆ پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێم. شاخەوان عەبدوڵڵا دەژڵێت کاتی ئەوەیە پەرلەمانتاران پشتگیری لەم نووسراوە بکەن و دەنگی لەسەر بدەن، چونکە پاشەکەوت بە نووسینی سەرکاخز ناگەڕێتەوە و دەبێت پارەی بۆ دابین بکرێت و بخرێتە سەر حیسابی هەرێم. بە گوتی شاخەوان عەبدوڵڵا ئەگەر پاشەکەوت پارەی بۆ دابین نەکرێت حکوومەتی هەرێم نەک هەر ناتوانێت پاشەکەوت بگەڕێنێتەوە، بەڵکو بەپێی ئەو بودجەی بۆی دانراوە بۆ موچە تەنها دەتوانێت موچەی 10 مانگ دابین بکات. وەکو دەڵێت تەنها 9 تریلیۆن دینار دیاریکراوە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم لە کاتێکدا هەرێم پێویستی بە 10 تریلیۆن دینارە بۆ دابینکردنی موچەی ساڵێکی فەرمانبەران.